ئەو کاتتان باش بەڕێزم هەر لە میانەی ڕووماڵکردنی چالاکیەکانی پێشەنگا و کۆڕبەندی پەروەردەی هەولێر لە خزمەت دکتۆرە گەلایش عوبێد داین بڕیاردەری لێژنەی پەروەردەی. دکتۆرە بەخێربێ. خۆشبی سپاس دەکەم. دکتۆرە بەگشتی پێشانگاکە و کۆڕبەندەکە چۆن دەبینی؟ بەڵێ ئێمە وەکو لە پەرلەمانی کوردستان لە لێژنەی پەروەردە و خوێندنی باڵا یەکەم خاڵ خۆشحاڵ بووین بەوەی کە یاسای پەروەردەمان دەرکرد کە یاسایەکی زۆر گرنگە و خزمەت بە هەموو بوارەکانی پەروەردە دەکات، خزمەت بە چینی و قوتابیان بە مامۆستایان و بەگشتی بە بواری ئیدارەی پەروەردە دەکات. کۆڕبەندێکیش لەم شێوەیە زۆر گرنگە لە بۆ پێشکەوتنی پەروەردە، چونکە هەمومان دەزانین پێشکەوتنی پەروەردە ینی پێشکەوتنی وڵاتان، پێشکەوتنی کللتور، پێشکەوتنی ئابووری، پێشکەوتنی سەقامگیری ئاسایشی وڵاتان، ئەوە هەمووی زۆر گرنگە. بۆیە ئاڵوگۆڕکردنی زانیاریەکان هەتا چەند پەروەردە پێشکەوتووە لە وڵاتانی عەرەبی و لە وڵاتانی دەرەوە گرنگە بۆ ئەوەی و ئەوەش زۆر گرنگە کە ئەو شاندانە لە وڵاتانی دەرەوە هاتوونە سەردانی کوردستانیان کردێ و بواری پەروەردە لە هەرێمی کوردستان دەبینین کە چەند بەرەو پێش چووە و ئەو خەتەواتانە و ئەو هەنگاوە گرنگانە کە لە کاتی کۆڕۆنا وڵاتانی دەرەوە نایتیان و هەرێمی کوردستان نایتیان هەتا چەند گرنگی هەبووە لە بواری پەروەردە و چە خزمەتی بە پەروەردەی کوردستان کردووە. بەڵێ دکتۆرە زۆر سپاس دەکەین. دکتۆرە گەلایش عوبێد بڕیاردەری لێژنەی پەروەردەی. سپاس بۆ سەلام. سپاس لێژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان. زۆر سپاس دەکەین ڕێزی دکتۆرە. ئەو ماکەی لێ دەکەیەوە؟ ئەرێ وەڵا.